بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکەن سڵاوتان لێبێ پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە هەولێری پایتەختەوە بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەوی شاد دەبمەوە. لەم ڕۆژگارە ئەمڕۆماندا لە بەشێ لە وڵاتیان دەپرسم دڵتان بە چ شتێک خۆشە؟ هەرچەندە ژیان سەختە بەڵام خۆ دەبێت لەم ژیانەی ئێستاماندا کۆمەڵی شتێک هەبێت کە دڵمان خۆش بکە. جا لە وڵاتیان دەپرسم بە چ شتێک دڵتان خۆشە؟ ئایا بە چوونە مزگەوتە؟ ئایا بە دەستگرتنتانە بە دین، بە باشبوونتانە لەگەڵ دایک و باوکتان، لەگەڵ خوشک و براتان، لەگەڵ قزم و کەسوکارتان، لەگەڵ هاوڕێیانتان، بە خێرکردنتان، بە یارمەتیدانتان، کۆمەڵێک شت هەیە مرۆڤ دەتوانێت دڵی خۆی پێخۆش بکە و ئاسوودە بێ بەدەستێنانی پارەی حەڵاڵە. جا من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر. ئێوەش وەکو هەمیشە بینەر و بیسەرمان بن، با بزانین ئەوان چی دەڵێن لەگەڵمان نابن. والله لەخوا بەزیاد دەرمان خۆشە چکە لەبەی منە مەعاشێن الحەمدولیلا لە ئیشەیە ئەسا هەر خۆشی نماوە بەڕاستی ینی خۆشی برێ خۆشی زۆر کەم بووە ئەگە سەحاتە خۆشی بی لەوانەیە 10 ساڵ ناخۆشیە. ئەو کاتانەی کە دەسم مزگەوتێت و نوێژی جەماعەتی خاستە نوێژی بیانیان عنی هەتا دێمەوە مارێ زۆر مرتاحم بەڕاستی. خەڵک موچەی نییە کە موچە تاخیر بوو با ئەوەندە ناکە خەڵک بێ لە بازار شتێک پێ بکڕی زۆری قەرزارە دەیداتەوە بە قەرز. دلم بەوە خۆشە کە ئەو خوای کە ئێمەی دروست کرد و هەر ئەویش دەماژێنێ و دەم ڕزقمان دەدات. سلام علیکم. وعلیکم سلام ورحمة الله. ئەحواڵتان باشن؟ الحمد لله خواتکارێ بەخێر بناخ. ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ والله ڕۆژانە خەریش تەکسی. کاروباری تەکسییان؟ بەێ باشە. ئێستا بزان بازارەکەشتان تۆزێک زایف بووە. خۆی بازار زۆر زایفە زۆر بەخۆی معاش تاخیر بوون و نەدان و هیچ شکاریش نییە مەعمەل شتیوانێ بری خەرک ئیشی لەسەر بکە و خەرک پێوە خەریک بی ئیشکار هەمووی زایفە. بزانم ڕۆژانە بەچی دڵت خۆش دەبی ئەو دڵی خۆت خۆش دەکەی؟ والله دڵخۆشی هەروە گوتم خوای تەعالی دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. لە دوای ئەوەش ئەگەر وەزع خۆش بی و مەسەلەن لە وڵاتێک بی پێڕەوی ئیسلامەتی بکرێ و خۆشی و شادی و بێشەرعی و دەلێن ناو نەکرێ ئەوەش خۆشە. لە دوایەوەی ئەلا بذیکر الله تطمئن القلوب لە دوایەوە جاگەر مەسەلە ئیشکارەکان بە ژێرەی شەرع و بە ژێرەی ویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سەلام ئەوە خۆشە. بەڵام ئەگەر هەمووی وەک ئێستابی ئەو فسق و فەساد و ناخۆشی و نەخۆشیە وڵا هیچ خۆشی تێدان نییە. کەم بوو ئێستا؟ ئەستا هەر خۆشی نماوە بەڕاستی ینی خۆشی برێ خۆشی زۆر کەم بووە ئەگە سەحاتە خۆشی بی لەوانەیە 10 ساڵ ناخۆشیە. سوشی هەر وڵاتە کە ئەو های لێ هاتە بەنا وڵاتی ئیسلامیە ئەزا ئیش و کارەکەش هیچ ئیسلامی نییە کردارەکە کردداری ئیسلامی نییە بەڕاستی ئەناوەڵە وی کردێکە درتون بی هەلبەتە تو کە شتی ناڕێک و ناشەرعی و ناشیرن دەبینی درت پێتون درت پێ خۆش نابی بەخوای هەر تاکەک مەسەلا کە دەسەڵاتی هەبی لەویت کە خراپترە پێی نایە بنێ هەر حکومەت و ئەوە. ئەحواڵت تەندروستی بەڕێز چ مەشغوڵی؟ وڵای بۆی بەشغڵم وە ژەرجی کردە بێ سمۆکی لۆ کاسبیە. تو چی کار و کەساوەتت چییە؟ وڵای هەمباڵیە ئەمباری دەکەی؟ بەڵێ. باشە. ئێستا ئیش و کار چۆنە؟ وڵای زعیفە. زایفە؟ بەڵێ. بەزەوی شەشتەیە؟ بەڵێ. سەرچاوی بژێوی ژیانت دەستەوەیە؟ بەڵێ. زۆر باشە. سپاس دەکەم بەڕێزی. ئەو ڕۆ بزانم هێشتا دەست بەکار نەکردووە؟ وڵای لە بەیانی هاتمە کار نەبووە. نەبووە؟ ناوەڵڵا. ئەو لەکەینەوە بازار زایفە؟ وڵای بەخۆدا زای بازار کووە؟ ئەمڕۆ باسی دڵخۆشی دەکەم. لەو دنیای درت بە چ شتێکی خۆشە؟ در؟ وڵای درمە بەچ خۆش بێ خۆش نییە. هیچ شتێک نییە دریت و خۆشکە؟ ناوەڵڵا. بارومدار تەیە؟ بەڵێ. ئەی چەند دەتوان خۆشە؟ وڵای زۆر. بەڵێ. زۆر باشە. بەڵێ. ها ئینسان کاتێک دەستەوە ناو مارومداری خۆی ئەوان لە بابیان ڕازی بن خێزانەکە لە تو ڕازی بی ئەوە دڵخۆشی نییە؟ ئەوەی سپاس جەنابەت دەکەم. ئەی سپاسی خوای گەورە دەکەیت. ئەی ئەمە ئەوەل ئیسلامین دوام دەرێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله خۆش تەکێ لە گۆڕێ
زۆر پێ خۆشحاڵ بە جەنابەت خی گەورە هەموو سەرکەوتوکە بەخۆی شتەکێ لە گۆڕێ تەعاان ئەمە لێرکانە ئیش دەکەیت ئەگە بەرکت شتۆکەچی بێماری دنیا خۆش دەبی یعنی ئەگەر تۆ لێ ڕۆژانە شتێک ببێ و درت پێ خۆش دەبی بەڵێ بە تاکیری وەیە بەڵێ زۆر باش ئەی بابزانم هیچ کەسەکەی بیبینی درت پێ خۆشبی یعنی عاز بکەی ئەو کەسە ببینی دەری بە دیتنیەوەی زۆر درم خۆش دەبی بەخۆی برادرە تەبرا فەرقی هەیە مەسەلە ڕافقێکە برادرەکە شتەکە دێتەکنێت یعنی وەکو ئیسالیەت و وەکو شتەکی هالەبی دبە پێ خۆشەبی بەڕێ ڕافقە چاکبی یان مەسەلەن برادرێکی زۆر کەونە یان خۆشەویستەکتا یان داک و باب لەمی خۆش ئەوەلی بەخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەمە خۆشەویسترا ئەویت کەش هەنا خۆشەویستێکەیە سڵاواتی لە بۆ دەنێری طبعا شلون زاد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد سپاس دەکەم بەخێر بسەر خوای گەورە بەرەکەت بکات خوای گەورە لە ئاسمان برجە لەسەر ئومەتی محەممەدی کە دەگەی بەڕێزی چاوت ماسەکەم بەخێر بسەر چاو درت بەش چشی زۆر خۆشە والله لەخوا بە زیاد درمان خۆشە چکە لەبەی منە مەعاشێن الحەمدوللیلا نە ئیشەیە زۆر عیبی ڕۆخمان دانیشتینە و قسان دەکەین و چای دەخۆین و بەس ئەوڕۆ پێشەمەنا شمان بە ڕۆژی دەبی خۆی گەورەگە قوبوریکە ئینشاءڵڵا خوا قبول سەلامەت بیا ڕەبی بابزانم هەر بە جددی چ شتێک دڵیت و زۆر خۆش دەکاتن ئەنی بۆ منها کە دەڵی بە ڕۆژومە ئایا ڕۆژ و سونەتەکان دڵت پێ خۆشە و ئایا دەستگرتن بەو دینەی وە دەکات دڵت پێ خۆشبی باوکم کەس هەیە لە دینەکەی خۆی دری خۆش نەبی الحەمدوللیلا و هەموو دەزانم ئەمە دوو شەو و پێنجشەمان زمانمان بەسترایە و خوای بە زیادی بە ئومێدی ئەوەی کە لە دوا ڕۆژدا خوای گەورە پاداشت بداتەوە وەنیا خێر ئێستاش هەمووی لە پاداشەکە وەرگری ئێستا کە دەچیەوە بۆ ماڵ چەندێک مار و مندارەکەت مای دڵخۆشی توونە بەو خوای الحەمدوللیلا زۆر زۆر دڵخۆشن زۆر دڵخۆشن چونکە پیاوکە هاتە دەرێ نەمارەکە دەبێت شتە چی بکە حرەکەش بکە و مار و مندارە لە خۆ ڕازیکە لەگەریان تونند و ئەوە نییە تونند و ڕغنی با بڵێن ئەوە هەر نەرمونیانەکەیە نەرمونیانی هەرێوەڵا زۆریش زۆر باش هەرێوەڵا خەڵک دێن دەبینم بابایەتی هات و هاوار و لێدانەوە تا ئێستا ئەو کوڕما تا ئێستا پێم نەگوتی قەشمەریش یعنی قسە شت پێ نەگوت عیبە کەسپەری قسەش پێ لەبەرم هەردەستەوە کە هەستاوە مانەتەوە زۆر باش ئەی کارکردن بە شێوەیەکی حەڵال بەدەستێنانی پارە یعنی ئەو پارێک کە بەدەستێنی بە شێوەیەکی حەڵال بەدەستی بێنی چەند دەبێتە مای ئاسوودەی دڵخۆشیت سەرفرازیت هەر لەم دنیاە بەو خوا برم پارەی حەرار بەخۆ لە دەستە خۆتە ئەگە بتێ حەراری ببێ دەبێەوە ئەگەر حرامیش بێ دەبێەوە هۆردوچێت چکە پارەی حەرار ئەو ڕۆکە یەک تەن ئاردی دەنیا خوارێ بە 2500 20 فەردە ئارد ئادەوە پارە حەرارە حرامە یەک تەنی دەی نەخواری ئاردی ئەلێ دێتە بێ لێرکانە بار دەکەی 3000 دەراتی زۆر زۆرەکەی 3000 ئەری وەڵڵاها ئەوە من ئەو کابرا چوینە ئیشێ کابرا چوینە مەسیفی پێ سەرمە ئارد بار کرد هاتینە ئێرکانە بەقەت تەنی 2500 حسێب کرد ئەوە کاسبی ئێرەوە هەمی ڕبع و 500 دوکانە بەخۆ لە ڕبع گەیشت دەکا دێتن ڕادەوە بابزانم هەر ئەو کارە دەکەێت و هەر ئەو کەسابەتەوە وەڵا ئەمرەکە ئەوە زەناو ئاردینە و هەم باری ئاردیە و دەتوانم بزانم ڕۆژانە چەند بەدەست دێنی ئەری وەڵا ئی من دوایەزە ئەمن مانتۆڕ سێتایم هەیە بەسایە و مانتۆڕە ئیش دەکەم بەس هەیە بەس تەسمانەتای وەرەداری شتێرێرکانە ئەگە 500 چیشکە بەشانی ئیشی شانیان ئەوەندەیە بەخوا دوای قوڕی بەسەریە کرێتیە و شیری ئەفازەی دەوێ و منداری گچکەی هەیە و ژیان زەحمەت بۆ لێتانە زۆر هەزۆر هەر بەخۆی ئەو هایە بەدەستە تونیا گەنجی نەعکە کەسی ژیان دوو ژیان کەتە سەریەک نەعچکەیە
دەتوانێت ئەگەر گەنج بیتن دەتوانین بە 5,000 ئیدارە بکەیت کە مەسئولات کە تەمەلی معنا زەحمەت دەبی ئەرێ بەخوا لێرەکانە وەکو پێشتر نییە برێ وەڵا کابرا غارەدا هە بەدەستی دێ بەس ئێستا بەدەست هاتنەکەشی زەحمەتە. سلامەتی یاخۆ باش بی ساعتك بنشي تقوم له الرياضي باشا لو ریاضی بله. ریاضی چی دەری لو جسمت يعني او روح شنو زۆر باش بري ریاضش دەکەی بري زۆر قديم شهر مدرب ولا لاعب توباني بما ئەو یعنی تو خبرەت هەیە بري 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 زۆر باش درس بس چەندرت بە و ریاضانە خۆشەکە دەیکەی والله زور عطم الاستفاده هي هم لبو جبن زول هم لبو قشي وهم لبو جسمت بري زۆر زۆر باشە زانما تو لە ژیاندا درت بە چ شتێک زۆر خۆشە يعني چ شتە مای دڵخۆشی تووە زيادة ما يدل خوش بي يعني كدلت بيخوش بي بله. والله كجل القرآن رضا دل مزور بيخوش بي يعني هلا من داري وبري بري والله قرآن شو بخين بي نبخين والله دل بيخوش بەس گوێ دەگری ئەوەندە درت خۆشە بري زور بري والله بتاع بدك جيم بدي بدرم بيخوش يعني زور جاری وا هەیە بۆ نمونە لە خۆشیان گریابی کە گوێت گرتووە مادەم زۆر گوێ لە قورآن دەگری دەبی هەستێک لەلا دروست بوو بێ بقرآن هالسيناريو ماكو يعني بيم خوشة باش موضوع أكل يرد بريم والله من تخين بم ناول نخين چەندێک عازت دەکرد بزانی بایە و بخوێن بایەوە والله زورش والله ناخذ زاني وزع إيرة وهاي من كردستان وبعام عراق وأمة زاننا ببطونات ولا بدي شو كارو كاسبي بري ئەتو مادەم خینەوەریت نییە گوێ بگرە ئینشاءڵڵا هەمان پاداشت هەیە وعطم سباسك باشا. بري أقصك أزوان ئەدی بەزانم لە ئیش و کاری خۆت کە دەتوێت پارەی حەڵال بەدەست بینی بله چەندرت پێ خۆش دەبی باخذها زورش زور زي رسالة إيش لكن كابرة اشتكي نايتك وأنا شيء شكل ما ربا ليرة فحص ما كده عيبيني وقلت مكاكا والله ليرة عيبيني مكابرة زور إنكاري كده قلت مكاكا والله مشكلة نبوة يعني جيزر يعني طباغة احتمال لما رسون دين وشتابيتو نيا شيء غازية ونيا بدل غازة كده درس كرد بوا ليرة ناتيش ما بيكديش عيبيني بدري لما رش شيء بس وش أنا هبو يعني براسي هجبو يعني كابرة احتمال بيسمي بيكاكا والله خطأ لطباغة خطأ بروس ساعات شكوروني خطأ لجيزر كده ساعات شكوروا بيتو بريكاكا بازا بيزار ده كمان ما ورس قبام كسك ناخذ کەواتە تو فێر لە مشتەکانی خۆت ناکەی عطما ناكري اشتوات كم زارك بسر ماتي براسي من استانا ويبازا كم ل 2000 ودبو هو تباغ شاهينا كنا من يعني ببي من زادره نقبري ما بس اخو ما بعقد قلت كاكا او تباغ عملوا تسابكا ايش شركه مش قلت كاكا تمشان قلت كاكا 8000 دكاتن قلت كاكا مشكله نيه بس دو ما تساكا مشكله بارانيا وش روي قلت مكمغو سبني هاتو قلت كاكا او تباغ تساتكر قلت ما قلت سندي كردي قلت مصطو 3000 قلت كاكا مشكله بارمان يعني بس زوان تساكر بي يعني 3000 دينار منو قورو يعني بس لا تقوم براس ل 2000 ودا طمعي قلتمي يعني زیاتر لێ وەرگرت بري يعني 50000 زيادة دي وقت ديستان كابرا قلت كاكا شاشة بارانيا بلان بس زوان تساكر بي قلت خوش زياتر قلت با 50000 ملي وقت هواري بس سيارة تسومو ماري سبني صرف من السيارة ده سيارة إيش نكرت وسطا مينايا قلت كاكا في تمام سوتايا في تمام ببيس زاد ناري وسطا 3000 فرون 50000 كم دانا وتا ساعات يازين ورانش تقارن مكدوا لو دما قلت مدي ستوب براسي تساوم ان شاء الله لين يو ليش نبي براسي يعني وبس رقمات يعني او مكرت خواي قول معزيبيش عندها بنزا مغرب فري بنزا كلي وقلت مو بفيتمم بساري باش ئەدی چەندێک هاوکاری خەڵکت کردبی پارە لێ وەرنەگرتبی هەستت کردی خی گەورە لە بەڵائش پاراستی بخدا زملير ايش دكم او كركم لقرما ما اعتقبنا كم بتايبتي او شماني كلو مزقفتي سوبي مزقفتي دي طباقي مزقفتي دي سيكوسكي مزقفتي دي يعني اواني كفقير لما مزقفتي داخلين ببيم زادر استراش بارو وانا قلت قتش لجام ده بارو وانا او صاروا احتمال يعني نبي تربا براسي زياده ل 15 صوبان هنا اواني مزقفتي صوبا عمودي كان سام كده كابرا قلتي مزقفتي حرسي ويزبي او رصاصي بخم عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ان شاء الله بخير بي سرتها بخيراتني كنالي بيان دكم زور برزم بخير بنا اخوة. زانم ڕۆژانە بەچ دڵی خۆت خۆش دەکەی والله أورو جيانا كان ولي كردي براستي يعني خلق دل خوشي زور كم بوا يعني فريانا كوي أورو بهر همشتك رولة جرانية باري سرشاني خلق زور قرز بوا يعني براستي جيانا بخوي جيانا أوهانية بزوايلي كراوة ژیانی خەڵکیان قورس کردووە بتأكيد قرز بوا بو نمونة أتو بو أو مانجا بس كريم وليدا من 6 أمبير 6000 هاتوا بس كريم وليدا كهرباء رئيسية إيدي آوا هاوينا نشتوشي أو كريدة بين بتأكيد أوا زور بيقرر كان أوا يعني جيان زور قرز بوا إيشكا جنية زور كزي إيشكا
یعنی کار و کەسابەت شتان ڕووی لە کزی کردووە ڕووی لە کزی کردیا هەمووی ڕەبتە بە موچەوە خەڵک موچەی نییە کە موچە تاخیر بوو با ئەوەندە ناکە خەڵک بێ لە بازار شتێک پێ بکڕی زۆری قەرزارە دەیداتەوە بە قەرز وڵی خەم و خەفەت لە وڵاتە کۆتایی نایە ینی زۆرە هەرچەندی باسیکەین کەمە بەڵام دەمێ بزانم جگە لەوانە دڵی خۆت بەچی خۆش دەکەی بۆ نمونە ئایا ماڵ و منداڵەکە چەندێک مای دڵخۆشینە لە بۆت کاتێککە دەگەڕێەوە ماڵ یان دایک و باو کە سوکار چەندێک مای دڵخۆشینە لە بۆت بە تاکید بەخۆی بە دەرەزەیەک دایک و باو ئەگە لە ژیاندابی دڵخۆشیە کە ئەتوو بەیانیانە من ئێسایەک بەخۆم بەیانیان نایمە دەرەوە هەتان ئەسم سەردانی دایک و باوکم نەکەم دەستی هەردووچیان ماز نەکەم دڵم زۆر پێی خۆش دەبیتن کە ئەوان دوعام بۆ دەکەن و کە ئەوان لە من ڕازینە ئەوە دڵخۆشیەکە بۆ من کە دەستمەوە ناو ماڵ و منداڵی خۆم یعنی ئەوان هیچ کێشەیەکیان نەبی نەخۆشی نەبیتن ئەوەش دڵخۆشیشکەیە و دڵخۆشی لە هەمووی سەرشی تر بەڕاستی ئەوڕۆ بەدینی ئیسلامەکە دڵی خۆمان خۆشکەین بەڵام ئەوەندە نەعادەلاتی و ئەوەندە یعنی شتی وا دەبینین بەڕاستی جێ ئەسەفە تەکسیت هەیە باوە کۆتا پرسیارم بی کاتێکە کەسێک دەیەوێت لەگەڵت بۆ نەتا شوێنێک بچێ تۆی شوفێری تەکسی ئەگەر حەقەکەی خۆی پێبرێ و بەباشی و بیگەێنی ینی زیاتری لێوەرنەگری چەندێک ئەوە دەبێت تەمای دڵخۆشیت ئەنی وجدانەدا ئاسوودەیە بە تاکید ئەتوو کە نەفەرێک لەگەر سەر دەکەویتن ئەتوو زیادی پێنەرەی طبعا ئەوش پێ دڵخۆش دەبێت توش پێ دڵخۆش دەبێت هەم ئیشەکەی تو دەبی هەم کابراش دەگەینێ شوێنی خۆی ئەوش دڵخۆش دەکات زۆر سپاس بە خێرەتمدا دەکەم. بزانم دڵت بەس شتێک زۆر خۆشە یەکەم ئێمە ینی ئەمەوە عەبدی خوددایە دڵم بەوە خۆشە کە ئیسلامین دڵم بەوە خۆشە کە ئەو خوای کە ئێمەی دروست کرد و هەر ئەویش دەمانژێنێ و دەم ڕزقمان دەدات ینی لەوە دڵخۆشتر چی کە ئەومان بڕوامان بەوە نییە کە یەکێک بمانژێنێ ئەوە سەر هەموویەتی کە بڕوامان بە کەسێکیکە نییە بمانژێنێ دڵمان بەوە خۆش بکە یەکیشکە بمانژێنێ دڵم بەوە خۆشە کە ئینشاءالله خوا دەمژێنێ خوا دەمژێنێ ئەگە وەکو دەرێ مادام خوا ئێمە دروست کردووە ڕزقشمان هەر دەدات بزانم زیکرەکان عیبادەتکردن چەندێک دڵی خۆش کردی الحەمدولله لێرە هەر کەسێک کە ینی خۆی گەوە دەرێ ئەلا بذیکری لای یان دەتمانە القلوب یعنی ايش اسمه ان شاء الله هەمومان هەر ئەوە دەبێ کە ذکر خۆش ئینسان ئەگەر بێت و بڕوای پێ هەبێ بەشتە بۆ شتێک کە دەیکات بڕوای پێ هەبێ هەردەم دڵی پێ خۆش دەبێت ئەگە بیکا بەڕێژی مادام شتەکە بڕوات پێ هەبێ دڵی پێی دڵخۆش دەبی. برادری دیندارت هەیە؟ الحەمدولله ئەو برادرانت کە دیندارن کە بابەندن بە دین کە ئینسانی چاکن چەند مای دڵخۆشینە لۆتو الحەمدولله کاتێک کە ئینسان هەر کەسە بە پێڕی خۆی ئەمن بگەمە یەکێک کە برێن دیندار بێ لەبەر ئەوە کە وەکو ئەوەیە کە تو بچێ ناوباخێک ئەو بۆن ئەو گوڵ سوورە ئەوە زەردا ئەوە یان درت پێ خۆش دەبێت ئەو بۆ بۆنەکان درت خۆش دەبێت هەردەم بە برادری باش و ئیسفارە دەکەیت درت خۆش دەبێت هەردەم بە وەکو دەڕێ وەکو مەسلەی ئەوەی دەرەگە بچ لای ینی بۆن فرۆش ئەگەر هیچ نەداتێ بۆنی خۆش دەداتێ بەڵام کە چۆ لای یانی شتێک ئاسنگەرێک بۆنی ناخۆش دەداتێ ئەوشتانە هەموو وایە هەردەم ئینسان دەرێ هەر کەس بە پێری خۆی لە دڵخۆش دەبێت سەکە ئینسان ئەگەریش ئیماندار بێ بە کەسی ئیماندار دڵی خۆش دەبێت بەڵام ئەگەر ئیماندار نەبێ بە کەسەکانی کە دڵی خۆش دەبێت. خێزانت هەیە؟ الحەمدولله چەند بوویتە مای دڵخۆشی تو و ئەتوو چەند دەرت بەوی خۆشە ئەو دری چەند بە تو خۆشە ئەمە لەخوا بە زیاد بێت ئەوە ینی قسوور ساڵەوە پێکەوێنێ لەخوا بە زیاد بێت تا ئێستا ینی ناخۆشی برێ نەبێ هەر دەبێت بەڵام تا ئێستا تۆران و شت نەبووە ماڵ و منداڵ نەخواوەزە هەموو گەورەنە ساحب ژن و منداڵن لەخوا بە زیاد بێت ئەوان شانازی بە ئێمەوە دەکەن ئێمە شانازی بەوانەوە دەکەن الحەمدولله الحمد سپاس لەگەڵ ئێوە سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. ئەحواڵتان باش ئینشاءالله. ڕێزی برا گەورەی. زانم لەو دنیایی دڵت بە چ شتێک زۆر خۆشە؟ والله نارم يعني ئەو کاتانەی کە دەسم مزگەوتێ لەو نوێژی جەماعەتی خاصە نوێژی بیانیان عنی
هەتا دێم و مارێ زۆر مرتاحم بەڕاستی سبەینانێت چێ مزگەفتی نێژەکان بە جەماعەت دەکەی ئیشاءڵڵا بەس سبەینان هەموو دەچی؟ ناچم بەس زاروێ تاخیرەمەوە هەیە بەس ینی ئەگەر نەچم بەڕاستی ناڕحەتە بووم ناڕەحەت دەبێت. ئەرێ وەڵڵا. باش چەندە نوێژ و ڕۆژ و عیباتەتەکان بووینە مای دڵخۆشی تو ئێستا باش نیش سبەینان کرد ئەی کاتێک کە ذکر دەکەی کاتێک کە دەڕۆی بسمیلا دەکەی کە دێوە سەلام دەکەی دوو کەس دەبینی سڵاوی لێ دەکەی هەمووی مای دڵخۆشیە بەڕاستی ینی زۆر ینی هەشەوان ینی ئەگەر شتێکی نەخوێنمەوە ڕاست بە بنجێ ئەوە هەر مرتاح نیمە بەس ئەگەر وردەکان بخوێنم و ئەوە بکەم دڵم خۆش لەگەڵ دراوسەکانت چۆنی وەڵڵاهی لەو خوای بزیادی باشن هیچ کێشەمان نییە دراوسەی باش چەندێک وە دەکات دڵت خۆش بی دراوسێ باش لە براش باشترە دراوسێ باش یگەی بەس دراوسێ خراپ بەڕاستی زانی ژیانت نابی وەت کردیا تو دراوسێکی باش بی لۆوان لۆ دەوروبەرت وەڵڵا ئیشاءڵڵا ئیشاءڵڵا چونکە هەر باشە بەکەل کردی ئەوەکەی دیکە دوایێ دەبێتە مای ئەوەی کە ئینسان هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ شەرمەزار بێتن ئارێ وەڵڵاهی وایە؟ وەڵڵاهی خۆی بەزیادی ئیشاءڵڵا قسووری ناکەی یاخۆ سەرکەوتوو بەڕێزی ساڵا میشە دەکەیم کارە دەکەی لە نۆهەتونەوە بەڵام بابزانام چەند درێت بە ئیشەکەی خۆت خۆشە الحەمدلله شکر زرمز دوێ زۆر پێی خۆشە درێت پێ خۆشە لە خوای بەزیاد بە الحەمدلله شکر الحەمدلله شتێکەکان لێ ڕازین الحەمدلله شکر شکرانی خوای دوێ الحەمدلله شکر بابزانم ئەمڕۆ باسی دڵخۆشی دەکەم جەنابێت دڵت بە چ شتێک زۆر خۆشە خوای بەس بە دینەکەم بەدینەکەت بەخوا پێغەمبەر بە هیچکەنە بەخوا بۆ پێغەمبەر زۆر دڵت پێ خۆش زۆر دڵم پێ خۆش الحەمدلله شکر لە خوای بەزیاد بزانم چی دەکەی بۆ دینی ئیسلام ئەوا دڵت پێ خۆشە الحەمدلله نوێژ تەعات خۆمان دەکەین شکرانی خوای دوێ چەندە کاوکاری خەڵک دەکەی یارمەتی خەڵک دەدەی یانی با بزانم لە بۆن لە کاڵەکانێ لەو خەڵک دێ ئەو شتانە دێ دەکڕی چەندە مساعدەیان دەکەی بەوەی پێویست پێویست مساعدەیان دەکەم خەڵکە بۆ بۆ زۆر مساعدت کردی الحەمدلله وای خێرمە لێوە نەگرتی وای بە زەرێرم داکی احتیاجیە کابرای وای لە دەستدانێ زۆر احتیاجیە فەقیریشە بۆ کردی بتە دیاری لە بووی الحەمدلله شکر ئەوەش خوای گەورە بەخۆی دەزانێت ینی مەبەستمە دەمە دەمانوێت نمونەی جوان نیشان بدەین ینی ئەو نمونە جوانەی توم دڵم پێ خۆشە بە حەقەت الحەمدلله شکر ئەی ماڵم داڵی شتەیە ئینشاءڵڵا دارم شمێ بەڵێ کچەک و دوو کوڕمەیە چەند دڵت بەو کچ و دوو کوڕی خۆشە هەموو دنیا دەکەنم پاش خوا و پێغەمبەری داچی ئەم دارانە الحەمدلله باسی داچشت کرد داکتمای لە ژیان ناوەڵە ماوە نەخێر هەرچەندە پرسیارەکەم ناخۆشە بەڵام چەندێک مای دڵخۆشی تو بوو کاتێک لە ژیاندا مابوو داکە بوو هەموو شتەکە بوو هەموو شتەکە پێ خڕە بینەوە هەموو برایەکان خۆشکان خڕە بینەوە لە خوای بەزیاد وێستە نەما ئەو جاران نما ئەوەی مەسەلەکە بەڵام پێشترم بێکۆ کۆ دەبوونەوە ئارێەوە ئێستا ئەوە نما ئێستا ناوانەیە بە 10 ڕۆژ 5 ڕۆژ زیاتر یەکدری نەبینی ئارێەوە ئەو هەیە چەند بە هاوسەرەکەی خۆت خۆش الحەمدلله بە هەموو دنیای نارە شکرانی خوای دوێ چه دڵخۆش بن سەلام و دیاخ سپاس هەر درتان خۆش الحەمدلله شکر لە خوای بزیاد شکرانی خوای دوێ حالت باشی باشی حالت راضی بی خوا لە هەموو ڕازی بی ئامین ئەجمعین ئامین یا ڕەبی بزانم لەگەڵی شکارەکەتا چۆنی فەزلی خوای دێ قەنەعەتمانی الحەمدلله چەند درێت پێ خۆشە زۆر سقەکەم حرارە الحەمدلله الحەمدلله ڕزقی حەڵال وە دەکات درێت خۆش بی ئەو پێشی ئیشێ بەشەری نیە خوای گەورەوە دەکات درێت خۆش بی پێغەمبەرە فەرمێ سا سەلەم هەر کەسێک گوناحەش بکە دری تون دەبی دری خەبەر دەدا ئەگەر شتەکەشت لەو خوای بی درت خۆشە و ڕزقەشی حەلال و مار مندارت دەبێ و ئەدیۆش عیبادەتە چەند درت بە مارمدارەکەت خۆشە واللهی با من بیمارگم بە پێش مەرجیوان بکەوی من درێژتەوە بن فەزلی خوایە زانم چی شتەشکە دری تو خۆش دەکاتن واللهی
ديني إسلام أرى والله دەست بە دینەوە گرتووە والله يزو إشاك بيني خوم خواء السريات ونابي كشف كي برا ماشيني هر كسشش بيني خوي خوي ساك خوي جورا فضل الله قد كلا جهمش تشي ماشوور ئەو لە بە قوربان بە سارێک لێ نەدا نما كوجي بقربان ئەو جەباب بزانم قسەی خۆش و ڕازگۆی لەگەڵ خەڵکی سندێک مای دڵخۆشی تا بقرآن راس جوي سرساوي هم اشتشي لبروي بيغم صاصم ده فرمي إنسان مسلمان دبي زبان بي قوتي آدبي دبي ترسنوك بي آدبي بس نابي دروزن بي لبروي الإسلام دروزنو اشتوا نابي أزا بقري اللساري بقري هتا خواري كاكاتو خوای گەورە أتو موفق كاك محمد شانازي بيو ئەم نامی إبراهيم زیاد كاك إبراهيم عفوا خوا ماكا سەلامەت أمنكم خوش في سبيل الله ئەمیش هەروەک شێوازە خوي وسعت كوا والله الحمد لله سپاسەکەم یان ڕێزی خۆ باشی سپاسەکەم ئیش و کارتان چۆنە قورآن ئیشەکە بەخۆی لەگەر پارەیە بەڕاستی بازاری پێشان نیە بەڕاستی پێشان هەرکە ڕەزیل بووە بەڕاستی ئێستا ئەمبارێکەش دەکەینەمە بەڵام بە پێی دوانە بەس خەرکە حەقی خۆت ناداتی بەڕاستی حەق خۆت ناداتی وڵاوشی جاران نەمایە بەڕاستی هەرک ڕەزیل بووە باشە لەنا ئەو هەموو خەم و خەفەتەی ژیان ئەتو درت بە چشی زۆر خۆشە مە قورآن درت بۆی خۆشەکە هێوا چشەکە هێوارێ دەتیەوە مارێ بەڕکت گەرمە ئەو وەختی کە شەکەی دەکەی خۆشە دەرد بۆی خۆشەکە دەتیەوە دینە ئەردیش کردی دەبێ ئەرێ وەڵڵا لەعنەکە دەست خۆت عەلاگە میوەیە خواردنە ئەرێ وەڵا ئەو کاتانەما خۆشە ئەگەنا زاروێ ئیشی بەڕاستی خەو دێ لەسەر ئارمانەکە زاروێ هیچ ئەرێ وەڵا بابزانم چەند منداڵت هەیە بەخوایە من خۆم بە قورآن سێ چیژ و کوڕەکەم هەیە سێ چیژ و کوڕەک بەڵێ باش چەند درت بە خێزانەکەت و ئەو چوار منداڵت خۆشە واللهی ئەمن هەموو کات درم پێیان خۆشە بەس ئەگەر خاتر ئەوەی لە کاتی ئەوە نییە برێم وڵا هەموو کاتێک درم پێیان خۆشە درت پێیان خۆشە بەڵێ ئەگە خەمت هەبی دەچی لە خۆت لە ماری ئارێ وەڵا لەگە مندارەکان دوو قسان دەکەی وڵا خاستن لەگەڵ مندارێکی گسکە هەیە بینێتبین لە مارێک خۆش دەرێت بۆی خۆش دەبی بەڕک زیاتر منداری گسکیانی ئەوە دەکە هەست بەماندی بوونەکە ناکەی کاتی مندارێک چکەی خۆشە بەڵێ کاتی ئەو کات دەچێەوە مندارەکە گەورەکان بزانن دوای برێنەوە ئەوەی زیاتر خۆش دەوێت بەڵێ بەس ئەوانە خەریکی خوێندەواری ئەوان خوێندن شتیوانە ئەوان زیاترێ بەس دەگەم مندارەکە زیە فەرقی دێ دەکەن دێواران مندارەکە زیاتر کە دەچێەوە ژۆرێ بەرەو پیرت دێ ئەدی ئەوان بەس ئەوان خوان مزغڵن تەلەبەنا ئێستا داچ منداران دەتبینیتن ئەی چەند درت بەوی خۆشە قورآن ڕاستی پێ برێ برێم لە بە ئەو موبایل ئەوش ئاگەی لە من نییە ڕاستی پێ برێ ناوەڵ یعنی تەبرێنیا بە خوددای ئەم ئێستا لە برێنیەوە لە سێمەوە لەسمەوە دادنیش ئەوانی هەرێک بە موبایلش خەریکن ئەگەیان لە منێ بەڕاستی قسەیانۆ بکە وڵا قسەیان لێ بکەم دوو قسەیانە و جێڕۆ ئەوڕۆ ڕوویدایە لە بازار بووە وڵی بازارێتی ئەوان ئەگەیان لە بازار ڕێ برێن پێشیان برێ بڕات تێ ناکەن ئەرێ دەرێبان درێ پارەوان بە درێ پارەی بیر عاقڵ لەوی خۆتون دووتەوە نی لەگەریان ئەمن بە قورآن هەندە شتێ لە هەندە شتێ لە ڕوێ پێ قوور ناکرد زاروایە تووڕە دەبم برێم نارێمەوە ئەرێ وەڵە ماماندی بوونی خۆم ئەگەر ماندی بمەوە کات یعنی ئەوانیش کە جواب نەدۆنیا هەستێک بۆ بکەم تووڕە دەم داکو بابت مایە لە ژیان ناوەڵە نەمایە مادەم ئەو بسیارەی لێ دەگەڕم بە درتون نەبیتن دایک و باوەک ئینسان هەتا هەی بێ ڕێزیان بگرێ قەدریان بگرێ مای دڵخۆشینەوە نیە ئەرێ وەڵا ئەوانیش ماندی بوونیانی ڕێزالەتیان دیت بەڕێ خوای گەورە هەمومان دەباتەوە فەیز خوایە بەڵام ئەویش ئەوانیش ماندی بوونی خۆیان کرد ئەوانی خۆیان ئەمایان گەیاندەوە ئاستا ئێستاش ئەمەش دەبی بە خۆمان خۆمان لە هەوڵدێنەوە ئەدی دەستت خۆش بی کۆتا پرسیاریشم ئەوەیە چەندێک بە نوێژ و ڕۆژ و تاعاتەکان دڵت خۆشە الحەمدولله ئەمن هەموو کاتێک دۆنیژەکانی خۆم یەک نێژی ناتوێنم نێژی بەیانیانیشم ئینشاڵڵا زارێ لە مزگەفتە زار ئەگەر لە خەو یارمگەنا هەر لە مزگەوت نێژ دەکەم لە ماڕۆژ نێژەکانم ناچین ئینشاڵڵا هیچ کاتێک کاکە خوارز کرد بدا زۆر سپاس زۆر سپاس تایمنی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان دڵخۆشبوونی مرۆڤەکان جیاوازە هەر یەکە و بە شتێک دڵی خۆشە ڕەنگە
هەیە بە هاوکاریکردنی خەڵک، هەیە بە دانیشتن لەگەڵ کەسێک بە دیتنی ئازیزێکی هەر یەکە و بە جۆرێک هەیە بە دەستێنانی پارەی حەڵاڵ، هەیە بە ڕازگۆیی، هەیە بە دژایەتیکردنی زوڵم و ستەم. جا دڵخۆشیەکان جیاوازن. من دڵم بەوە خۆشە کە لەسەر ڕێگە ئەشی ڕاست و دروستم و دژی زوڵم و ستەمم ئەلحەمدوللیلا تا ئەوکو ئێستا لە ژیاندا هەوڵمان داوە دەنجی مەزلومان بگەێنین، دژی زاڵم و زۆرداران بین، دژی ئەو کەسانە بین کەوا قوتی خەڵک دەخۆن. بۆیە ئینسان لە ژیاندا گرینگە لەگەڵ ڕاستی دروستەکان دابی، لەگەڵ مەزلومان دابی و دەستیش بگرن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە، چونکە مای سەربەرزی هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا ئەوەی لێی پەشیمان نابنەوە ئەو چاکانەیە کە لە پێناو خوادا کردوتانە، چونکە زۆر جار ڕەنگە چاکە بکەی بەرامبەر کەسی بەرامبەرێت ئەگەر لە بۆ دنیابی بێگومان لێی پەشیمان دەبیەوە، بەڵام ئەگەر لە بۆ خوابی قەت پەشیمان نابیەوە و دەزانی لەوێن دەرنووسرایە. بۆیە لەگەڵ ماڵ و منداڵتان باش بن، لەگەڵ دایک و باوکتان، لەگەڵ خوشک و براتان، لەگەڵ دراوسێتان، ئەمانە هەمووی مای دڵخۆشیە. هیوادارم هەمیشە دڵتان خۆش بی، ڕەبی مارتان ئاوەدان بی، خواتان لەگەڵ.